بسم الله الرحمن الرحیم. سلام و ڕەحمەتی خواتان لێبێ بینەران و بیسەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵین لە مانگی پیرۆزی ڕەمەزان و لە بەرنامەیەک جیاواز لە بەرنامەکانی تری ساڵانی ڕابردوو کەناڵی ئاسمانی پەیام. خۆم بە خۆشحاڵ ئەزانم لە شارە ڕەنگینەکەی بابە گوڵگوڕەوە لە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست بم. ئازیزان و خۆشەویستان، لە بەرنامەی سەدای زێڕین کە بەرنامەیەکی تایبەتە بە بواری قورئان خوێندن و قورئان خوێنانی تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان، ئەمڕۆ لە یەکەم ئەڵقە لە خزمەتی شاری کەرکووک داین. ئەو شارەی ناسراوە بە شاری قورئان، بە شاری قورئان خوێنان، بە شاری قورئان خوێنە سەدا زێڕینەکان، ئەوانەی کە هەمیشە لە خزمەتی قورئان و پەروەردەی قورئاندا بوون. ئازیزان و خۆشەویستان، میوانێکی زۆر ئازیز لێرە لەم بەرنامەیە لەگەڵ من بەشدارە. پێم خۆشە لە زاری خۆیەوە بیناسین، هەروەها کورتەیەک لە ژیانی خۆیمان بۆ باز بکە. لە سەرەتاوە ئێمە ئەمڕۆ حەزەکەم ئاماژە بۆ بکەم لە مزگەوتی گەورەی کەرکووچین. لێرەوە سڵاو و ڕێز و خۆشەویستیمان بۆ ئێوەی بینەر و خۆشەویست هەیە. جەنابی مامۆستا بەخێر بێن بۆ بەرنامەی سەدای زێڕین. زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونتان. پێمان خۆشە لە زاری بەڕێستەوە ئێوە بناسین ناوی جەنابتان و خەڵکی ئەم شارن و کورتێک لە پوختە ژیانی خۆتمان پێ بڵێ. بەڵێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. پێشەچی بەخێر هاتنی کەناڵەکەتانەکەم بەخێر بێن سەرچاو شارەکەمان شاری کەرکووک. ناوم محەممەد ئیسماعیل محێدین، ساڵی 1964 لە گەڕەکی شۆریجەی کەرکووک لەدایک بوو. تەمەەن درێژ بین ئینشاءڵڵا. مامۆستا، ئەگەر سەرەتا ئەوە بپرسم، چۆن مرۆڤ ئەتوانێ پەروەردەی خانەوادەکەی ماڵ و منداڵەکەی لەسەر قورئان بکە بە شێوازێک ڕایان بێنێ کە قورئان خوێنیان لێ دەربچێ؟ واتە باوک و دایک بە شێوەیەکی گشتی ئەو عائیلەی کە لە ماڵەوە پەروەردە ئەکرێن بەژێر دەستی دایک و باوک چۆن ئەتوانن منداڵ ڕابێنن لەوەی کە قورئان خوێنی لێ دەربچێ، قورئان ختم بکە، لە دەرس و دەوری قورئانە بەشدار ببێ؟ بەڵێ. لە هەر خێزانێک باوک و دایک معلومی جەنابتانە لێپرسراوی منداڵەکانن، بە تایبەتی باوک کاتێکە ئەو باوکە ڕێگەی ڕاست و ڕێگەی ئاینی گرتووە و نوێژەکا و نوێژەکانی لە مزگەوت ئەکا و ئەگەر ئەو منداڵای لەگەڵ خۆی ببا بۆ مزگەوت فێری نوێژی بکە و فێری دەستنوێژیەکا و ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کەەوە ئەو منداڵە ئەو ڕێگەیە بگرێ و خۆشەویستی ئاینەکە بچێتە دڵیەوە و لەسەر ڕێبازی ئەو باوکە پەروەردە بێ بە شێوەیەکی یعنی جوان ئەتوانێ بە مروری زەمن ئەو مناڵە کە گەورە بوو ئەویش چاو لە باوکی بکات و لە ڕێی شێری باوکی بڕوا و هەروەها فێری ئەوانی تر بکەن لە گەورەوە بۆ بچووک ئەوە بەو شێوەیە. زۆر باشە. هەمیشە ئینسانی قورئان خوێن کاتێکە لە مەحفەلە لە شوێنە گشتەکانە قورئانە خوێنێ، خەڵکی پێی دەڵێن سەوتت خۆشە، ماشاءالله، یان دواتر زیکری بۆ دووبارەکەنەوە، ئەڵڵا ئەڵڵای بۆکەن. هەز ناکەی ئەمە بەرەکەتێکی خوایی یا ڕژێ بەسەرم ئینسانەیە، دەنگ خۆشیەکەی قورئان ڕەوانەکەی جوان خوێندنەوەی قورئانەکەی هەموو ئەمانە فەزلی خواییە ڕژانوێتی بەسەر ئەم ئینسانەیە بتوانێت خزمەتێکی باشی پێ بکە؟ بەڵێ. بەنسبەتی دەنگ نعمەتێکی خواییە کە خوای تەعالا بە ئینسانی داوە. ئەو دەنگە خۆشە ئەتوانێ ئەو ئینسانە ئەگەر
بتوانێت لە بەکاری بێنێ کاتێک لە لای مامۆستایەکی بەڕێز کە قورئانی پێختمەکە بە جوانترین شێوە ئەتوانێت ئیتقانی قیراتەکەی بکا بە جوانی و ئەو دەنگە خۆشەشی هەیە ئەتوانێت ئەو دەنگەشی لە خزمەتی قورئانەکە بەکار بێنێ. چونکە معلومی جەنابتانە لە پێش هەموو شتێکە ڕەوان خوێندنی قورئانەکە زەرورە، ئەبێ قورئانەکە باش بزانێ، ئەمجا بۆ دەنگەکەش دووەم بە مەرتەبەی دەنگ دێ، دەنگەکەش خزمەکاری لە خزمەتی قورئاندا بەکار بێنێ. زۆر باشە. معلومی جەنابتە ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزین و لە سەرەتای ئەم مانگەیین، پێم خۆشە ئەگەر جەنابەت ئامادە بیت تۆزە قورئانمان بۆ بخوێنی بە تایبەت ئەو ئایەتانەی کە باز لە فەزڵ و پلەپایی مانگی پیرۆزی ڕەمەزانەکە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. أياما معدودات، فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر، وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين، فمن تطوع خيرا فهو خير له، وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان، فمن شهد منكم الشهر فليصم، ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر، يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر، ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم لعلكم تشكرون. صدق الله العظيم. جزاكم الله
خەیرەلجەزا مامۆستا ماشاءڵڵا دەستان خۆش بێ خۆی گەورە بیکاتە توێشوی قیامەتتان. مامۆستا حەزەکەم ئاماژەیەک بەو مەقاماتانە بکەی کە لە ئێستایا خوێندت لە سەرەتاوە بە بەیاد دەست پێی کرد پێم وابێ بەپێی ئەو معلوماتە متەوازایی کە من هەمە نازانم دواتر چوویتە سەر چ مەقامێک؟ بەیاد دەستم پێ کرد دوایی مخالف بەڵێ مخالفم کرد دوای مخالفەکە تەسلیمم کرد بە بەیاد کۆتاییم پێهێنا. جوانە مامۆستا ئەم فەنی مەقاماتە فعلەن خۆی بۆ خۆی علمێکە ینی هەموو کەسێک لەوە چێت نەی پێکا بێتە ئێستا نەیزانی بێ کە ئەم مەقاماتە ئەم هەموو فروعی هەیە. مخالف فەرعی چ مەقامێکە؟ مخالف فەرعی هیچ مەقامێ نییە، مخالف مەقامێکی مستەقیلە. بەڵێ واتە ئەساسیە. ئەتوانین بڵێن یەکێکە لە مەقامە ئەسڵەکان ئێمە لەبەرەوەی کە خۆی مەقامێکی مستەقیلە بێلایەنە نەڕئیسیە بڵێن فەرعی لێ بێتەوە نەفەرعشە لە هیچ بڵێن لە هیچ مەقامێک نییە. ڕئیسی و فەرعی لێ نابێتەوە و بەڵێ فەرعیش نییە بەڵێ لە هیچ مەقامێک مستەقیلە. یعنی بەڵێ زۆر باشە. مامۆستا ئێوە چەند ساڵە خەریکی بواری قورئان خوێندنن لە کێوە دەستان بەم پیشە پیرۆزە کردووە؟ من خۆم هەر لە مناڵیەوە حەزم لە دەنگی قورئان بووە، دەنگی خۆش بە تایبەتی مامۆستا عەبدولباس عەبدسەمەد. بەڵێ زۆر تەبیعی ئەمە مامۆستا عەبدولباسط عەبدسەمەد بەهرەیەکی خوایوە کە خوا و دەنگەی داوە پێ ئەو نەفەسە درێژەی هەبووە. من هەر لە مناڵیەوە حەزم لێ بۆ کە گوێ بگرم لە دەنگی و مامۆستا عەبدولباس عەبدسەمەد خاسەتەن بە تایبەتی کە کۆتایی سوورەتی حەشرێ خوێنی و بسم الله الرحمن الرحیم کرد و بیدایەتی سوورەتی تەکویرێ خوێن زۆر کاری تێ کردم و هەر لە مناڵیشەوە کاتێک ئەتوان بڵێم 1970 ئەو کاتە خۆم مقلید بووم واتە لاسایی مەکردەوە، لاسایی عەبدولباس عەبدسەمەد مەکردەوە و بە حکمی ئەوەی کە ماڵمان نزیک مزگەوتی سەید نورەدین بوو لە شوێنجا دڵشم متعلق بووم بە هاتشۆ بۆ مزگەوت و جۆشم لە عەبدولباس دەکرد و ڕۆژی جومعانانش هین متابعی قاریئەکان مەکرد کە ڕۆژی جومعە قورئانیانە خوێنی تاوای لێ هات لەو کاتەوە لە 1970 بەدواوە لە مەحفەل بخوێنم. جوانە لە 1970 لە کەرکووکە ئەوەندەی بیرت بێ چ قاریئێک زۆر مەشهور بوو لەم شارە مەسەڵەن بەناوبانگ بوو بۆ قورئان خوێندن؟ لەم شارەیە قاریئی باشمان هەبوو هەیە لە ژیانە ماوە تا ئێستا و هەشە یعنی ئەمری خوای کردووە مامۆستا مەلا جەوهەر ئەو کاتە فەڵێ خۆش بێ. بەڵێ هەروە مامۆستا کامیل بوو ئێستاکە لەشی ساغ بێت تەندروست باش بێ ئینشاءڵڵا. هەیە بۆ ئیسلام هەیە بۆی لێرەوە چاوی ماچەکەی قاریئی باشمان هەبوو ئەو کاتە. بەڵێ لە ئەو ساڵانی ڕابردوو هەز ناکەی مەسەڵەن خەڵک زیاتر لە مزگەوتەکانە بە تایبەت ڕۆژانی جومعەدانیش گوێی بۆ قورئان ئەگرت مەسەڵەن گوێی بۆ ئەو قاریئە ئەگرت کە لەو مەحفەلە قورئانێ خوێن ئێستا ئەمە تۆزێک کەمتر بووەتەوە؟ بەڵێ کەمتر بووەتەوە وایە، بەڵام ئێمە هەر ئێستش بەردەوامین. من خۆم ئێستا حالیان لە مزگەوتی شەهید سەعید تۆماریم لەوێ بەردەوامین. ئێمە ڕۆژی جومعانان قیرائەتمان هەیە لە پێش نوێژی جومعە لە پێش خوتبە بە 20 دقە بە نیو سەعات جاروا هەیە کەمتر زیاتر ئێمە قورئان. ئەم عادەتە پیرۆزە وەک بزانی چێ داهێناوە تا داهێنانەکەی مەبەستم ئەوەیە خۆی کارێکی زۆر پیرۆزە تۆ لە ڕۆژی جومعانە مەسەڵەن ئەم وەختانە مەسەڵەن ئەم بڕەوەختە قورئان بخوێنی. فەرمانگەی وەقف ئێوە لە مەسەڵەندا فەرمانگەی ئەوقافی کەرکووک یان هەر وەقفەکانی تر پیشەیەک هەیە وەزیفەیەک هەیە پێوتری قاری ئێوە مؤەزین. پێما بێ ئێوە هەر ئەو پیشەیەتان هەیە ئێوە خۆتان قورئان خوێن و بانگبێژن لە مزگەوتە بە فەرمی. ئەمە ئەوقاف دیاری کردووە مەسەڵەن کە دەبێت پێش نوێژی جومعە قورئان بخوێندرێ؟ بەڵێ ئەوقاف دیاری کردووە ئەو بەرنامەیە ئەوقافە کە ڕۆژی جومعانان قارێ
کە تاعین کراوە لەو مزگەوتا ئەبێ ڕۆژی جومعانان قورئان بخوێنێ. بەڵێ جگە لە ڕۆژی جومعە لە نوێژی جومعە لە هەفتەی 2 ڕۆژمان هەیە دووشەممە و پێنجشەممە کە پێش نوێژی مەغریب لە پێش بانگی مەغریب قورئان ئەبێ بخوێنێ. ئەمە بەرنامەی بەڕێوەبەرایەتی ئەوقافی وەقفی سونی کەرکووکە. پێم وابێت لە بەغدایش ئەم کارە هەیە، لە بەغدایش لە زۆربەی هەرە زۆری مزگەوتەکان ئەمە ئەنجامەدرێ. جا ئێمە بیرمانە کە پێشتر بڵێن کە منداڵ بووین قاری ئێکدا ئەنیشت ڕووی ئەکردە خەڵکەکە قورئانی خوێن. ئێستا نازانم ئێوە ئەوە ئەکەن یان هەر حالێن لە بعضێ مزگەوت وایە. ئێستا من لەو مزگەوتەی کە باسم کرد لە مزگەوت سعید تۆماری من خۆم ئێستاکە ڕوو لە جەماعەتەکەم. بەڵێ بەڵێ زۆر پیرۆزە مەسەلەن خەڵک دابنیشێ بە دیار قورئان خوێنێکەوە گوێی بۆ بگرێت و ئەو ئینسانە ئەو مامۆسای قورئانە خوێنێ و ینی کارێکی زۆر جوانە. کارێکی زۆر جوانە. خۆی بۆچی وایە یعنی ئەتوانێت ڕوو لە قیبلەش بکە، ئەشتوانێت لە بعضێ شوێن یعنی ئەتوانێت ڕوو لە جەماعەت بکات لەبەرەوەی ئەو جەماعەتە ئەو قاریئە بە تایبەتێگر قاریئێکی باش بێ ئەوانەی دانیشتنەوە ئەو جەماعەتە کە جۆی لێ ئەگرن یعنی ئیسفادەی لێکەن، ئیسفادەی ئەوەی لێکەن کە چۆن ئەو قورئانە خوێنێت چۆن مەخرەجەکەی دەرەکات لەبەرەوەی ڕووی لەوانەوە و تەماشای قاریئەکەکەن ئیسفادەی لێ ئەکەن. لە چه حاڵەتێکە قاریئ تووشی مەسەلەن قوڕگ ئاوسان و قوڕگ نووسان و ئەو جۆرە شتانە ئەبێ کە ئەیبینین مەسەلەن لە زۆر شوێنە بە قاریەکە وترێ مەسەلەن فەرموو تۆ قورئانەکە بخوێنیان تۆ بانگێک بداڵن ناتوانە مەسەلەن نەخۆشم. ئەم حاڵەتانە چین کەوا لە قاریئەکان نەتوانێت مەسەلەن وەکو پێویست ئەدای خۆی بکە؟ ئەتوانم بڵێم ئەو قاریئە زیاد لە تەبەقەی خۆی یعنی زۆرەکا لە خۆی زیاد لە تەبەقەی خۆی بە دەنگی بەرز ئەخوێنێ. بەڵێ یان ئەوەتانێ ماوەیەکی زۆر ئیسراحەت بە قوڕگی نادا بەردەوامە لە خوێندن مەسەلەن لە ملاولا لە مناسەباتەکان لە مەولود قاریئە سێرەکەی لە مزگەوتێکە دوایی هەر ئەو دەنگ بەرزێ و ئەو حیدەتکردنەیە کە بێتە هۆی ئەوەی کەوا ئازار بەخۆی بگێنە. بەڵام ئەگەر بێت و یعنی بە جۆرەی خۆی بە ئیمکانێتی چەندێکە یعنی تەبەقەی وەسەط وەرەگرێ لەوانەیە ئەو تووشی ئەو قورگ ئاوسان و قورگێشە و ئەو تەبەقاتانی کە باست کرد چۆن ئینسان نەزانێ ئێمە تەبەقەیەکی نزمیان تەبەقەی بەرزیان ناوەڕاستە مەسەلەن؟ بەڵێ قاری خۆی ئەبێ کات دەستی پێ کرد بە تایبەتی قیرائەتی مەحفەلی بەڵێ کە ڕۆژی جومعە نەخوێنێ ئەبێ بە دەنگێکی نزم یعنی بە قەرار دەست پێ بکە یعنی تەدریجیان وردە ئەتوانێ خاصێتەوە یعنی تەنەقولات بکە لە ئاوازێکەوە بۆ ئاوازێتتر ئەتوانێت تەنەقولات بکە. بەڵام باشتر وایە کە هەر لە پێشەکی کە دەستی پێکرد بە دەنگبەردی دەست پێ نەکە، چونکە لەوانەیە ماندووی بکە لەوانەیە لە دواییە لە پێش لە سەرەتاوە بە دەنگبەرزی خوێنە دوایی ناتوانێت بە دەنگ نزمی. ئەم علمی قەرار و جەوابە ئەگەر بۆ نمونە قاریئ بە بەرزی بخوێنێ دوایی بێتە خوارەوە بیکا بە قەرار دوای بە قەرار مستەمر بێ ئەمە خەلەلەوە نییە؟ بەڵێ ئەمە نابێ. زۆر باشە. ئەگەر پرسیاری ئەوەت لێ بکەم ئێوە لە چەند مەحفەلا بەشدار بوون قورئانتان خوێندووە غەیری شاری کەرکووک؟ بەڵێ بەشداریم کردووە لە بەغدا ئەتوانم بڵێم زیاتر دوو جا سێ جا زیاتر بەشداریم کردووە. باش. لە بەغدا بەشداریمان کردووە، لە کەربەلا بەشداریم کردووە، لە پێش بڕچیەکان لە بابل بەشداریم کردووە. لە ش ساڵێ؟ بەڵێ ئەوەی ئەمە وەکو ناوەوەی عێراق. بەڵێ ئەمە چۆن بەشداریم لێوە کرد کاتێک کەرێرە تەصفیات ئەکرا. تەصفیات ئەوەیە کە کۆمەڵی قاریئ دێندان شند و ژنەیەک دێ لە بەغاوە دێ یا بڵێن لە هەر شارێکەوە دێ پێش بڕچەیەکەیە گوێ لەو جەماعەتە ئەگرێ دوایی چەند کەسانێک هەڵە بژێرن بڵێن 25 کە قاریئن 5-6 هەڵە بژێرن پێویستیان بە 5 قاریە هەڵێ بژێرن ئەمانە سەرەکەون بۆ نهایی. ئەو نهاییە کۆتایەکەی بڵێن لە بەغدا ئەکرێ یا لە شارێک ترەکرێ. هیچ پلەیەکی باشە بەدەستێناوە؟ بەڵێ پلەی باشم بەدەستێناوە. یعنی بەنسبەت خۆم لە کەرکووک تا ئێستا دوو جا سێ جا پلەیەکەم هێناوە لەسەر کەرکووک
و بەغداش پلەی باشم هێناوە زۆر باش لە کەربەلا و لە بەغداش پلەی باشم هێناوە یعنی پلەکەم نزیک 80 ئەوانە بووە الحەمدولله. ئێمە پارساڵ بەرنمەیەکمان هەبوو هەر لە کەناڵە ڕەنگینەکەی ئاسمانی پەیامەوە بەرنامەی گوڵزاری ڕەمەزان تێیدا پێشبڕکێ کرا کە کۆمەڵی قورئان خوێن لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و کەرکووک و شوێنەکانی تریش بەشدار بوون تایدا. ئەو بەرنمەیە چۆن هەڵەسەنجێنی پێت چۆن بوو ئەو بەرنامانە مەسەلەن لە کەناڵی پەیامەوە پێت وایە خزمەتێک بە چینی قورئان خوێنانەکە؟ بەڵێ یعنی لە ڕاستیە کەناڵی پەیام ئەو پێشبڕکێی کە پارەکە لە کەناڵی پەیام بینیمان پێشبڕکێکی زۆر خۆش بوو زۆر ڕێک و پێک بوو یعنی توان بڵێم یەکەمین کەناڵەکە هەڵسابێ بە ئیشێکی وا جوان و پیرۆز یعنی هیوادارم بەردەوام بێ ئینشاءالله باشترە بێت لە بەرنامەیانە لە بەرنامەتان هەیە ئینشاءالله و ئیسفادەمان لێ کرد چونکە ئەو قاریئانەی کە هاتوبوون لە هەموو شوێنێکی کوردستان هاتوبوون و لە کەرکووک و لە ناوچە جیاوازەکان هاتوبوون وەکو احتیکاکێک ئیسفادەشان لێیەکە کرد یعنی وەکو منافەسەیەک. پێت وا بوو ئەو لیژنەی کە لە بەرنامەکەیە بوو لیژنێشی بڵێم پێرفێکت بوو لیژنەیەک بوو فعلەن ئەدای باش بوو لێرەوە چیت هەیە بۆ ئەو لیژنەیە؟ حەزەکەم هەیە بۆ ئەو لیژنەیە بۆ ئەو برادەرانە سڵاو و ڕێزم هەیە لێرەوە بۆیان داوای لە شتاغیان بۆکەم بەڕاستی یعنی لێ هاتوو بوون. ئەگەر گوزەرێک بکەین بەنێو دووبارە مەقاماتی عێراقی ئێمە کۆمەڵی قاریئی باشمان هەیە لە عێراق لەوانە حافظ خەلیل ئیسماعیلمان هەیە وەلید ئیبراهیممان هەیە دواتر لە تازەکان سعید نعیمیمان هەیە بەڵێ ینی کۆمەڵی قاریئمان هەیە ئەم قاریئانە توانیویانە بەسمەیان هەبێ لە ساحەی قیرائاتە قاری لە شوێنەکانی تر ئەتوانێت ئیسفادە لە دەوڵەتەکانی ترەوە ئەتوانێت ئیسفادە لەو قاریئانە بکە بۆ بواری مەقام و قورئان خوێندن یان حەزەکەم ئەمە پرسیارەکە بێ ئێمە وەکو قیرائاتی عێراقی قیرائاتمان تایبەتە بە خۆمانەوە واتە لە هیچ وڵاتێکی تر ئەم قیرائەتەی ئێمە ئەخوێنرێ؟ ئەو قیرائەتەی ئێمە کە ئەخوێنرێ لێرە ئێمە بە حکمی ئەوەی لە عێراق نەغمە و ئاواز زۆرە مەقام زۆرە لە وڵاتانی تر نییە ئەوەنەیکەوە ئەو مەقاماتانەی قاری عێراقیەکانی خوێنن لە وڵاتانی تر نییە بەڵام ئەوەی کە ئاشکرایە و معلومە ئەو مەقامانە ئەو حەوت مەقامە سەرەکیە کەوا لە عێراق هەیە و لە وڵاتانی عەرەبیش هەیە وەکو بڵێن سەبا مەقامی سەبا مەقامی نەهاوەند مەقامی عەجەم مەقام بەیاسە سێگایە حیجازە ڕاستە ئەم حەوت مەقامە لێرە مەشهورە لەوێش هەیە کە ئەخوێنرێ لەوێ ئەو لێرەش ئەخوێنرێ ئەو خینەی نییە یعنی ئەو بڵێ جیاوازیە نییە بەڵام ئەگەر بینە سەر ئەو مەقامە فەرعیانەی کەوا ئێمە هەمانە لە ئەوان نییە جوانە. بۆ نمونە قاریئی عێراقی ئەگەر مەثەلەن یەکێ وەکو حافظ خەلیل ئیسماعیل کە مەدرسەیەک بوو قوتابخانەیەک بوو بۆ خۆی بەسمەی هەبووە یعنی ئەتوانم بڵێم باشترین قاریئە تا ئێستا کە خوێندوویەتی زیاتر لە 15 جار وایە 16 تەنەقولات مەقامی خوێندووە یعنی قاری عێراقی ئەتوانێت لە 10 مەقام زیاتر بخوێنێ ئەگەر لێ هاتوو بێ شارەزای مەقامەکان بێ لە چەند وەختە ئەتوانێت 10 مەقام خوێنێ ئەتوانێت مەثەلەن ئەتوانێت ئەگەر کاتی 25 دقەی هەبێ ئەتوانێت 20 دقەی هەبێ نیو سعاتی هەبێ بتوانێت 10 مەقام زیاتر بخوێنێ 15-14 مەقام بخوێنێ ماشاءالله ئەتوانێت تەنەقولات کە ئەگەر شارەزایەکی باشی هەبێ بەڵام تۆ مەثەلەن قاریئێک دانیشتۆ مەثەلەن بۆنەیە کە ئاهەنگێکی جەماوەریە ئاینیە لە مەجلیسێکە قاریئێ دێ 5 دقە خوێنێ لەوانەیە 2 مەقام بخوێنێ ئەوە جیایە ئەمما قاریئێ بە ئیسراحەت وەکو قاریئی مەحفەلی ڕۆژی جومعە ئەتوانێت 12 تەنەقولات بکە ئەتوانێت زیاترش ئەمما قاریەکی مسریە بینین لە مسرە تەنها ئەو قاریە توانێت لە 12 مەقام زیاتر تێنەپەڕێ
جوانە. ئێمە ئەگەر بێت و مەقامەکان خۆمان بژمێرین سەروی 50 مەقام زیاترمانە. ماشاءالله 50 مەقام. یعنی زیاترمانەیە تا ئێستا تهدید نەکراوە، بەڵام ئەگەر بیژمێری لەوانەیە زیاترش بێت. باشە مامۆستا ئەم هەموو مەقاماتە قارئ سەری لێ ناشەوێت کە کاتێ مەسەلەن قورئان خوێنێ ینی نەشاز دروست نابێ مەسەلەن تەنەقولات بکات لە بینی مەقامانە؟ ئەگەر شارەزا بێ نەشاز دروست ناکە، بەس ئەگەر نەشارەزا بێ دروستەکە. باشە ئەگەر نەشاز دروست بکەوە ئاوتە معلومە، یعنی کابرا ئەگەر گوێی لێ بگرێ هەر کەسێک یعنی ئەزانێکەوە لێ نەشاز ڕوویدا بە تایبەتی ئەوانەی کەوا لێزانن خەبیرن لە دەنگا. بڵێ مامۆستا مەقامات یاخود قورئان خوێندن لە بواری ئەحکامە ئەبێ ئەو کەسە شارەزایەکی باشی هەبێ. پێت وایە قاریەکانمان ئەمڕۆ هەمویان توانیویانە لە بواری ئەحکامە ئەحکام مەزبوط بکەن یان هەر کەسە و بای خۆی نوقسانی هەیە؟ بەگشتی ناتوان پێت بڵێم هەمویان ئەتوانن بە مەزبوطی حەقی بدەن. بای ئەوەنە نوقسانی هەیە، بەڵام قارئی باششمان هەیە. قارئی باشمانەیە لە کەرکووک و لە یعنی لە کوردستانش قارئی باشمانەیە لە هەولێر لە سلێمانی لە جوان حەقی قراءەتەکە ئەدەن و خوای تەعالا ئەو دەنگەشی پێیان داوە. یعنی من بەڕاستی قارئی گەنج زۆر ئەبینم، یعنی بە تایبەتی لە هەولێر و لە سلێمانی ئەوانە متابعەشەکەم ماشەڵڵا، یعنی زۆر جوانە خوێن و نەفەسێ درێژیان هەیە، چونکە نەفەس بۆ قیراعەتی مسری زۆر زەروریە. یعنی زۆربەیان مەیلیان بەلای قیراعەتی مسری هەیە. دەی ئەلحەمدولیلا. چیت ئامادەیە ئێستا مەقامێکمان بۆ بخوێنی کە مەسەلەن جیاواز لە مەقامە عادەتەکان؟ بنمونە ئێمە 7 مەقامی ئەسلیمان هەیە، شتێکی فەرعی مەقامێکی فەرعی ئەگەر تەنەوە ئیشی تیا بکەیت دوسێ مەقامی بتیا بگۆڕی خراب نییە. چ ئاەتێک سوورەتێکمان بۆ خوێنی؟ والله كيف خوتانا لا حوت مقام أساسك مقام فرعي من زورة دولة من وكو حجاز وبيات وصبايا وأنا مقامك من تا أندازيك حزم ليتي يوج مقامي خاوكارة نازانم فرعي تس مقامك بلى خوي أما مقام لا المقامات العراقية وارد نية خاوكر باش أما دناو مقامي قطار هيا باش قطار خوي مقامه اما قطار معناه لكركوك اوي كبيوتر قطار والله ويسي بله او بارچه كي بيرن خاوكر باش هروها اوي كهمان لكركوك اما تايبت مندي خويا كركوك خورشيدي معناه باش خورشيدي لوين نيه مثلا لمقامات عراقي لبغانها توارد نيه خورشيدي معناه مثلا الله ويسي معناه زۆر دار خورشیدی ئەخوێنین. ئەم خورشیدیە ئەمەش خۆشە، حەزەکەم ئەگەر تااقەتت هەبێ خورشیدیەکمان بۆکەنێت. چاوتۆژێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قال أفرأيتم ما كنتم تعبدون أنتم وآباؤكم الأقدمون الله فإنهم عدو لي رب العالمين الذي خلقني فهو يهدين والذي هو يطعمني ويسقين وإذا مرضت فهو يشفين والذي يميتني ثم يحيين
والذي أطمع أن يغفر لي خطيئتي يوم الدين رب هب لي حكما وألحقني بالصالحين واجعل لي لسان صدق في الآخرين واجعلني من ورثة جنة النعيم صدق الله العظيم. أحسنتم، جزاك الله ألف خير. يا مامۆستا بەڕاستی مامۆستا مەقامێکی زۆر خۆشە. بەڵێ ئەمە خورشیدی ئەگەر بڵێن چی مەقامێکە فەرعیە یا ڕئیسێ ئێمە ناتوانین بڵێن ڕئیسیە، ئەمما مەیلانە بەلای مەقامی حیجازەوە. جوانە مەقامی حیجازی ڕئیسی جوانە، چونکە بۆ نزیکە تقریبا لە لە حیجازکارەوە. حیجاز کارش معلومە مەقامێکی فەرعی. ئەم مەقامەی کە جەنابەت ئێستا خوێندت تاموچێژێکی کوردەواری پێوە دیارە. بەڵێ زۆر کوردەواری حەزینیشە. بەڵێ حەزینیشە. مامۆستا ئەگەر باسێک لە مەقامی سەبا بکەین، باسی حوزن ما کرد، مەقامی سەباش مەقامێکی حەزینە. بەڵێ لە مەقامی سەبایە خەڵک ئێستا ئەوەندەی دیقەت بدەم زیاتر حەزیان بە سەبایەکی مەیالە بەلای تورکە. ئەو شتەمان هەیە؟ بەڵێ ئەوانیش سەبایان هەیە، تۆزێ یعنی هینی خۆیان هەیە، یعنی ئسلوبی خۆیان هەیە. ئسلوبی خۆیانی. ئەم ئسلوبە گەیشتووەتە ناو ئێمە. جەنابەت هیچ شارەزایەکە لێ هەیە؟ من بەڵێ بەڵام کەمتر خۆم یعنی لەو ئسلوبادەم، بەڵام جۆم لێ بۆ ئەی خوێنن برادەران لە بەعزێ شوێن ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. سبح لله ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم. له ملك السماوات والأرض يحيي ويميت وهو على كل شيء قدير. هو الأول والآخر والظاهر والباطن. هو الأول والآخر والظاهر والباطن وهو بكل شيء عليم. صدق الله العظيم. أحسنت. دەست و چاوت خۆش بێ مامۆستا. مامۆستا بواری قورئان خوێندن، بواری مەقامات، بواری ئەحکام لە چی مەدرسەیەکە ئینسان ئەتوانێ هەموو ئەمانە کۆ بکاتەوە و فێری بێ؟ من زۆر جار پرسیاریەوەم لێکرێ، من ئەمەوێ مەقامات فێر بم، ئەمەوێ ئەحکامی تەجوید فێر بم، ئەمەوێ قورئان خوێنم لێ دەربچێ. یعنی هەندێک ئەساسیاتی هەبووە، مەسەڵەن سەوتی تا ئەندازەیەک خۆش بووە بەڵام نەیزانیوە لە ژێر دەستی چێ و چۆن فێر ببێ. لە کەرکووک چ مؤسسەیەک چ دەستگایەک هەیە ئەم بەم کارە هەڵسا بێ؟ بەنسبەتی قاریئەوە یعنی کەسێک کە یعنی خولیای ئەوە ببێ بە قاریئێ باش، پێش هەموو شتێکە بێ مامۆستایەکی هەبێ دەرسی وانەی تەجوید لەلای بخوێنێ.
ئەبێ جوان ئیتقانی بکە ئەو تەجویدە ئەو خوێندنی ئەو قورئانە بە جوانی بخوێنێ بەرەکوپێکی حەقی خۆی بدات دەستەوە ئەمجا بەرەو مەقام چۆن ئەز فێر بێ جۆ بگرێ یعنی حتما ئەو قاریئە معجبە بە قاریئێک ئەو کەس پێویستە جوێی لێ بگرێ زیاد جوێی لێ بگرێ ئەگەر معجبە بە قیراءەتی مسریەوە جوێ لەو مامۆستایە بگرێ جوێ لە قیراءەتی عێراقی لە حافظ خەلیل بگرێ لە عێراقا لە مسر قاریئی مەشهورمانەیە لە عێراق قاریئی مەشهورمان هەیە حافظ خەلیل اسماعیلە عەبدولمەجید شێخلیە هەروەها حافظ مەهدیە ئێستا ئەو قاریانەی جلیلی دوایەوان عەبدولموعز شاکرە ئەموریە ئەموری حەسەنە شتێوایە قاریئی باشمانەیە لە عێراق لە مسر قاریئی باشمانەیە عەبدولباس عەبسەمەدە محەممەد سعید قەلقالیەکمان هەبوو نازانم قەلقالیمانەیە عەبدولستار تەیارمانەیە وەلیدە عەظەمیمانەیە عەلاءالدین القەیسی ئەما اینجا ئەو کەسە ئەگەر جوێی لەوانەگەر زیاد دەورات ئەکرێتەوە بەعزێ جار خولی دەنگ مەقام ئێمە لە کەرکووک جارجارێ دەورات ئەکرێتەوە بین لەنە لە فلان شوێن فلان کەس دەورەی کردوەوە ئەو مامۆستایە یعنی شارەزایی هەیە لە مەقام ئەو کەسە ئەگەر بڕوا بۆ ئەوێ لەوێش ئیسفادە بکە لەم لاشەوە قیراءەتەکەی جوانە ئەتوانێ ئیسفادە بکە زایدەن ئەوەی کەوا جۆ ئەگرێ لەو قاریەی کەوا خۆیوێ بەم شتانە یعنی ئەتوانێت تەتەور بەخۆی بدا بەس پێویستە ئەگەر شتێکی زانی نەیەزانی چییە لای کەسێک بڵێ من ئەم قیراءەتا خوێنم ئەمە چییە هەتا ناوەکەی پێ بڵێ بۆ جارێتر لە بیری نەچێتەوە تر ئەم شتانە هۆکارن بۆەوەی کە ئەو قاریئە بزانێ ئەو نەغمەیە تر لە بیری نەچێتەوە زۆر باشە هیچێک لەو قاریانەی کە لە شاری کەرکووک من بۆ خۆم ینی بەمای شانازی ئەبینم وە قاریئێکی باشە و مامۆستایی توانم بڵێم خۆم و کۆمەڵە قوڕاءە لە کەرکووک شێخ نەجات کە سەرۆکی ڕێکخراوی قورئان خوێنەکانی کەرکووکە بەڵێ نەجات العەسکەری سڵاو و ڕێزمان بۆی هەیە چاوی ماچەکەین پێت وایە مامۆستا نەجات توانیوێتی دەورێکی فعالی هەبێت لە پێگەیاندنی قوڕا لە شاری کەرکووک مەسەلەن توانیوێتی ئەدائی کۆمەڵی قارئ باش بکە و هاوکاریان بێ و دەستگەرویان بێ بەڵێ مامۆستا نەجات بە سیفەتەوەی کە ڕئیس قوڕای ڕئیس جەمعیەت قوڕا کەرکووکە لە یعنی هاوکار بووە یارمەتی قاریەکانی داوە بۆ دەورات و بۆ ئەم شتانە بۆ مسابقە بۆ خۆی تەلەفۆن یەکەیەکە تەلەفۆنەکە بۆیان بۆ ئەو قاریانەی کە باشن یعنی اختیاریانەکە بۆ ئەو شوێنە بۆ ئەو پێش بڕچەیە مامۆستا نەجات یعنی مێژوویەکی ئەتوانم بڵێم دوور و درێژی هەبووە لەگەڵ تەلەڤیزۆن و لەگەڵ ئەوە لە حەفتاکانەوە منە و کاتە هێشتا قورئانم تەجویدم نەخوێندبوو ئەم بینی لە تەلەڤیزۆن قورئانە خوێنێ لە ئیذاعەی بەغداد تەسجیلاتی هەبوو لە تەلەڤیزۆن کەرکووک سەکەت بە شەکر ئەبڕم من تەلەبەی بڵێن مەدرسەی دینی بووم لە خانەقا حتمما جەنابەت بیرتە ئەو کات ینی تازە سەفی یەک و دوو بووم ئەینارد بە دوامان ئەچوین لە تەلەڤیزۆنی کەرکووک لە تەلەڤیزۆنی عێراق بڵێن تەلەڤیزۆنی کەرکووکی ئەو کاتە دانیشتین قورئانمان ئەخوێند دواتر مامۆستا شێخ محەممەد فاتیح و مامۆستایەکی تر شەرحی ئەو ئاەتانەیانە کرد کە ئێمە ئامان خوێند ینی هەر لە منداڵیەوە خەریک بوو لەگەڵمانە هەوڵی ئەوەیەدا کە پێمان بگەێنێ سەر لەسەر ئەم ڕێبازە بەردەوام بین و فعلا الحەمدولله ئەندازەی دیارە مامۆستا نەجات لەم شارەیە بەڵێ یعنی بەڕاستی مامۆستا ئەم شارە هەمیشە بۆ ناسراوە کە قورئان خوێنی باشی تیا هەیە مەقام بێژی باشی تیا هەیە و مؤسسەیەکیش هەیە لەم شارە پێم وابێت مؤسسەی مەقاماتی عێراقیە کە مامۆستا میقداد سەرپەرشتیەکە ئەگەر غەڵەت نەبم لە زیاتر لە تەکیەی تاڵەبانی دەرس و دەوریان هەیە و تەواجودیان هەیە و مەقامات ئەڵێنەوە کەس توانیوێتی لە ڕێی ئەو بەیت المەقامی عێراقیە ئیسفادە بکە لە بواری مەقامات بەڵێ ئێم بەیت المەقام کاتێکە لە کەرکووک کرایەوە ساڵی 1994 بوو کۆمەڵێ گەنج کە منێکیان خۆم بووم لەوێ ئیسفادەیە باشمان کرد لەوێ ئەو جەماعەتە ئێستش ماون یعنی شارەزاییە باشیان هەیە کاک میقداد ئەلەوێ مامۆستا بوو وەکو مامۆستایەک و خەبیرشە یعنی دەرسی ئەوتەوە چەند چەند کەسێکی تر
لەگەڵ مامۆستا مقدادا لەوێ وانەیانەوتەوە و وانەی مەقام ئێستا نازانام ئێستا نەماوە بەڵام 4-5 ساڵێکە بوو ئەو لەو ماوەیە ئیسفادەیە باشمان کرد یعنی زۆر تەلەبە توانی لەوێ دەرچێ شارەزای ناڵێم هەموو مەقامەکان بوو یعنی مەجموعەیە باش مەقام بووە و کاک مقداد یعنی پەنجەی دیارە لە تەچەی تاڵەبانی لەوێ هەر بەڵێ مامۆستا ئێمە بەرەو کۆتایی بەرنامەکە ڕووین حەزم لێ بوو زۆر زیاتر لە خزمەت تابین زیاتر لە خزمەتی قورئانی پیرۆزابین و لە خزمەتی ئەو مەقامات و بەڕاستی بابەتە خۆشانە بین کە لە بواری قورئانە هەیە اینجا من بۆ ئەوەی کۆتایی بە ئەڵقەی ئەمڕۆ بێنین لە دەستپێکی بەرنامەی سەدای زێڕین پێم خۆشە جەنابەت هەم کۆتا قسەت بۆ ئەم بەرنامەیە بۆ بەرنامەی سەدای زێڕین و بۆ کەناڵی پەیام و بینەرەکانی بۆ بە بینەرانی خۆت و لە کۆتاییشدا بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز کۆتایی بەم بەرنامەیە بێنی ئینشاءالله. وەڵی من بە خێرهاتنتانەکەم کەناڵەکەتان بەڕاستی یعنی جێی خۆی دڵی لە جێی خۆی لە دڵی هەموو بینەران کردووەتەوە بە تایبەتی قاریەکان من یەکێکم لەوانەیە کوا زۆر متابعی کەناڵە خۆشەویستەکەتانەکەم و ڕێزشم هەیە بۆ هاتنتان و یاخۆ بە خێر بێن سەرچاو یعنی بەڕاستی پێی گەشاینەوە و ئەم برادەرانە ئەم گەنجە جوانانەش خوا مۆفەقیان بکە و ئینشاءالله تیمەکەتان هەر سەرکەوتووە بێ ئینشاءالله ئامادەم لە خزمەتتانم خوا سەلامەتکە چیمان بۆ خوێنی چیتان بێ بۆتانە خوێنە لە سوورەتی یوسفی چ لەبەرە ئینشاءالله حەزم لە سوورەتی یوسفە بۆمان بخوێنی و بینەرانیش لەواتێ زیاتر حەزیان لێ بێ بە چ مەقامێک بە نیازی شتێکی تایبەت باش ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألف لام را تلك آيات الكتاب المبين إنا أنزلناه قرآنا عربيا لعلكم تعقلون نحن نقص عليك أحسن القصص بما أوحينا إليك هذا القرآن وإن كنت من قبله لمن الغافلين إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين وكذلك يجتبيك ربك ويعلمك من
تأويل الأحاديث ويتم نعمته عليك وعلى آل يعقوب كما أتمها على أبويك من قبل إبراهيم وإسحاق إن ربك عليم حكيم إن ربك عليم حكيم صدق الله العظيم. أحسنت جزاك الله. خی گەورە پاداشتی خێر بداتەوە. زۆر سپاس دووبارە بۆ بەدەمەوە هاتنی بەرنامەکەمان و بەشداریکردنت لە بەرنامەکەمان. خی گەورە خێرت بنووسێ و پاداشتت بداتەوە ئینشاءالله. مامۆستا محەممەد خی گەورە ئێوەش سەلامەتکە یاخۆ بەخێر بێن. کاکە سەرچاوم هاتن مامۆستاجان ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو لایەکتان و سەرکەوتوو بن ئینشاءالله. خۆشەویستم بۆ کەناڵەکەتانەیە کەناڵی پەیام. زۆر سپاس. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، سەدای زێڕین هاتە کۆتایی و لێرەوە سوپاس و پێزانینی خۆمان ئاراستەی ئێوەکەین کە بینەر و بیسەرمان بوون. هەروەها ڕێز و خۆشەویستیمان بۆ ئەو ستافە بەڕێزەی لەم بەرنمەیەدا ماندوون لەگەڵمان و دەمەوێت لێرەوە سوپاسی بەڕێوەبەرایەتی وەقفی سونی کەرکووک بکەم بۆ هاوکاری و دامکردنی ئەم بەرنمەیە تا ئەڵقەیەشی تری بەرنمەی سەدای زێڕین بە دیدارتان شاد دەبمەوە. بەخوای گەورەتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.